دستەیەک پەرلەمانتارن وڵاتین عەرەبی سەردانە سووریا دەکەن بە مەبەستا ڤەگەڕاندناوی ji بۆ کۆمکارە عەرەبان. فڕۆکەکی ئالیکاریên وڵاتên ئەوروپی گەهاندنە فڕۆکخانە شامê û bihayê pereyê Îranê li hember dolarê Emerîkî digehte nizmtirîn ast. روج باش و بخیر هاتن برنامه کورت کنکشن جدنگی امریکا نها لواشنطن دمجمر هفتی سپیده روجا دوشنبیه داخل شمو هیویا دمن خوش جوارادکا دستەیەکە پەرلەمانتارên عەرەبین پایە بلند دوه یەکشەمê li Sûriyê bûn ji bo danûstandina bi serokê Sûrî Beşar el-Esed re li ser vegerandina welatê wî ji bo navrêzên cîhana Ereban. Ev seredan piştî civînekê bû li Bexdayê bi niyaza Komkara Erebî ji bo vegerandina Sûriyê ji bo navrêzên rêxistiya wan tevî şerê navxweyê wêranker li wî welatî. Endametiya Sûriye di Komkara Erebî de di sala 2011 de hat rawestan پشتی کو حکومت اسد به آوایکی هووانا ایریش کریه سر خوپیشاندانین گرسیین لدیجی دست حالاتاوی هر زو او سرهلدان بو شرک خوینی یه نافخویی خوینی او دسته پارلمانتارین عرب به سروکاتیا سروک پارلمان عراقی محمد حلبوسی بو کو زوده بانگا وگراندنا سوریه جبو کمکارا عربان دکا. هر لوی دمی وزیر دروی مصری او جی بسردانه کی گهشت شامی جبو دانستاندنان دیگل سروک بشار الاسد اوه یکم سردانه مزن دیپلوماتی مصری جبو سوریا جی سالا 2011 وره سردانه دیپلوماتی مصری نیشانه که دیا باشکرنا پیوندین شامیه به ولاتین عربی را لشامی سمیح شکری وزیر دروی مصری گوت سردانه ما بری هر تشتی جبو پشتوانیا مروفانیا و هر وصا جبو بۆ گەهاندنا هەفسۆزیە حکومەت و ڕایەدارن مصریە ji gelê Sûrî re Feysal el-Miqdad wezîrê dervê Sûrî jî got şandê Misrê hatiye mala xwe. Rayedarên Tirkiya îro gotin îro duşemê gotin ku artêşek dî li başûrê Rojhilata Tirkiyê de yek kes tê demir û şêstûnehên dî jî birîndar kirine. Li heman dem wek beşek a hewlên alîkariyên mirovanî di pireka esmaniya Yeketiya Ewropî re ji bo Sûriya firokek berhelgir a alîkariyan doh yekşemê li firokxana Şamê ya nêfneteweyî danî. Alîkariya ji 15 welatên Ewropî xîvet û dezgehên کرنینا لگوری داخیانی که چاپمنی یا کمیسیون اوروپی اف بشکه جماره که فرینان کو آلیکاریان جوالات اوروپی جگل سوری را ود گوهیزن هم لحریم دبن کنترل حکومت دا و هم جی لحریم لجیر دست کمالین رکابرین چکدار دا. هجمارا مریان ین ارتهجی کو بری نزیکی 3 هفتیان بو هری بهز لشش مهاشباتی پیکات لترکیه و لسوریه پتری 50,000 کسان کشتنا. زاروکین کجا ارتهجا کجاک لسوریه رزگار بونا لنخوشخانه ادلبیتین درمان کرن لی درنگ خستنا نتوین اگرتیا گهاندنا آلیکاریین پزیشکی جبو وان دوران بوی صدمه پیتر مرنا برینداران. او زاروکن ارتهجا ویرانکری ششی شباطی لترکی و سوریه رزگار بونه لنخوشخانه یا باجار ادلب جارسریه وردگرن لی هندک جوان پشتی چند روژان کو برین گران هبون هاتن درمان کرن. تلویزیون بریتانی سکای نیوز سردان زاروکه که بجوب بناو اصلان کر پشتی مرنا بابوی کو او دبن حرفین آواهی ده پاراست بو او بتنی جناف بنمال خواه رزگار بویه سر رای لنگین وین پرچقاندی ما میوی نخوازه او بمره. چما او چافدریه که پیویست نادن اوان او بریندارن ماگل و افزاروک و خلکه بر پرسن رژیم اسد و سنوران و جواکا ناف نتوینه اوی همی بنمالا خوش دست داینه او تشتکی نزانه بو من جی نگرنگه از بس دخوازم افزاروک ساغ بمینه.
برين نوي هند جرانن كو دكتور دترسن وينا چار ببن لنگ نوي جيبكن او دبيجن درنگ ماينا چار روجانيانا توين يكبوي دگهاندنا هاريكارين ساخلميه ده جبوه دوري بويا صدما مرن و برينداربونين زيداتر هر وصا ارتهج بو صدماوي يكيكو گلک زاروك بيش وقت جدايك ببن. This is because of the late response. اف جه بر برسفدانا درنگه اگر برسف زبوا مده بکاریا گله کسان رزگار بکن اف تشتکی ساده یه از دی بیجم تجمن تیدگیهی نمرجم مروف دکتور با یانجی نشترگر با کووه کتی بگه برینن وها اگر 4 حتی 5 روجان درمان نبن دی انجام وان پر خرابن. تاني چند آميرين بهنداني هناكو بسروان داود گوهيزن گلک کس دترسن بچناناف آواهيان او باشتر دبينن كو جدر و برازن جتر ساوي يكيكو گر ارتهجك دن چه ببا لگوري آجانسا سكاي نيوز برينين اصلان گلک كوربون وي خوال برنگرد و گيان خواج دستا هيلين سندي دنگي امريكا. بسپور دبیجن مطرسیا زیده آچالاکین ارتهاجین وران کر لسرهیلا ارتهاجین باکوری انادولیای زیده نبونه لیبلی ارتهاجاوی داوی یا لترکی کو گل که بهیز بو ترسا ارتهاجین دنجی دناف خلکی استانبولی دا زیده ترکیه. بۆ 16 میلیۆن دانیشتوانی ئەستەمبول ئەو زەوی لەرزەیی دای لە باشووری تورکیا و باکووری سووریا لە 6 مانگی دوودا ئەوەی کوژرانی 45,000 کەسی لێکەوتەوە مەترسیەکانی هێناوەتەوە گۆڕێ لەبەر ئەوەی شاری ئەستەمبول دەکەوێتە نزیک ناوچەی هێڵی زەوی لەرزەی باکووری ئەنادۆڵیا. پسپۆران دەڵێن مەترسی زۆری چالاکی وێرانکاری زەوی لەرزە زیادی نەکردووە. Artmadı çünkü tamamen farklı sistemlerden bahsediyoruz. مەترسیەکە زیادی نەکردووە لەبەرەوەی ئێمە باز لە سیستما تەواو جیاوازەکان دەکەین دەبوایە بمان گوتوایە کە مەترسی زەوی لەرزەیەک لە ئەستانبول دوای ساڵی 1999 زیادی کردووە بەڵام ناتوانین بۆ ڕوودانی زەوی لەرزەیەک لە ناوچەی ڕۆژهەڵاتی ئەنەدۆڵ بڵێن ئەو مەترسیە زیادی نەکردووە. لە دیمانەیەکی لەگەڵ ئاژانسی فرانس پرێس پرۆفیسۆر دۆگان خەلافەت باس لەوە دەکات و دەڵێت هەرچەندە هەڕەشە بۆ ئەستەمبول زیادی نەکردووە بەڵام شارەکە ژمارەیەکی زۆر لە باڵەخانی کۆنی تێدان کە بەر لە ساڵی 1999 دروست کراون ئەو کارەی مەترسی بنیاتی دەخڵقێنێت. Bir depremin önceden belirlenmesi bugünkü teknolojiyle mümkün. ئەو تەکنۆلۆژیایی لەمڕۆدا هەیە ناتوانین پێشوەختە ئەوەی دیاری بکەین کەی زەوی لەرزەیەک ڕوودەدات. ئەوەی لە ڕووی زانستیەوە دەتوانین بڵێین کە ئەوەش بڕێک هەڵی تێدایە ئەوەیە کە دەتوانین بڵێن لەکوێ ڕوودەدات و چەند گەورەیە بەڵام مەحاڵە بڵێیت چ کاتێک ڕوودەدات. ژمارەی دانیشتوانی شاری ئەستەمبول 16 میلیۆن کەسە و شارێکە بەسەر دوو کیشوەردا بڵاو بۆتەوە. هەروەها باڵەخانەی ئێژگار بەرز لەم ساڵانەی دواییدا بە ئاسماندا چوون. جا دانیشتوانەکەی دەپرسن ئایا ئەوان بۆ زەوی لەرزەیەکی گەورە ئامادەن؟ Keşke bunu hazır olarak söyleyebilsem maalesef çok büyük bir iş. خۆزگە بمتوانی باە بڵێم ئەستانبول ئامادەیە بەڵام مخابن شارێکی زۆر گەورەیە و دانیشتوانیشی زۆری هەیە هەروەها ژمارەیەکی زۆر لە باڵەخانی تێدایە کە بەر لە ساڵی 1999 دروستکراون خاکەکەی خراپە و چەندان باڵەخانەی بە خراپی دروستکراوی تێدایە ئەوەی مەترسی بنیاتیان لەسرە زەبەداخەوە ناتوانم بڵێم کە ئێمە ئامادەین ئەو پەیامەی دەتوانین لە ئامارەکانەوە وەربگرین ئەوەیە کە بەڵێ مەترسی زەوی لەرزە لەم هەریمەدا ڕوونە بەڵام ئێمە دەتوانین ئەو مەترسیانە کەم بکەینەوە پێویستە ئێمە بەباشی کات بەکاربێنین لە زەوی لەرزەکەی ساڵی 1999 وە لەو کاتەوە 23-24 ساڵ تێپەڕیوە هەر بۆیە نەدەبوو ئێمە بۆ 23-24 ساڵی دیکە چاوەڕوانمان بکردایە. دۆگان خەلافەت بەڕێوەبەری ڕوانگەی هەرێمی کاندیلی بۆ زەوی لەرزە لە ئەستەمبول دەڵێت مەترسی زەوی لەرزە لە شاری ئەستەمبول زیادی نەکردووە بەڵام شارەکە ژمارەیەکی زۆر لە باڵەخانەی تێدان ئەوانەی بەر لە ساڵی 1999 بنیاد نراون. سمکۆ عەزیز دەنگی ئەمریکا. وزیر دروی ترکیه مولود چاوش اوگلو ایرو دوشنبه گفت که دانستاندنین دگل سوئد و فنلند درباره اندامتیاوان د ناتو دا د نهی آداری دا جنو و دست بی بکن پشتی او دانستاندن هاتین راگرتن مهاچلیه جبر پروتستوین شوتاندن قرآنی لپیش بالیوز خانه ترکیه لستوکولمی چاوش اوگلو لانکاری آخفتو دیار کرکو دی جوین لبروکسلی با او دی گوتو بیجان بک
دکن لسر جێبجێ کرنا یادداشتنامەیە کو دنێڤبەرە وان وڵاتاندا هاتیە ئیمزاکردن پشتی vê navberê em cemwa. چاوی واشنگتن بەنامەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت. من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆڕاندا تاوتوێی گەرموگورترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە. لەگەڵمان بن. کارن ڕزگارکردنی و هاوارچۆنێ ئیرۆ دووشەمێژی بەردەوامکردن پشتی و کەشتیەک داری ئاپڕی کۆچبەر بە زنارین کەڤری کەتین و شکستی سەحاریە دوه یەکشەمێ لە بەرئاڤên ئیتالیایە. کاربدەستان گۆژی تیمێ هاوارچۆنێ نزیکی 6 تەرم دیتنە و هێشتا بدەهان کەسین دیژی وندانە. ئاژانسا پەنابەرە میانەتەوێنێگرتی دیبێژە ڕەنگە ژمارە مریان بگەهە 100 مریان چونکو سوارین ڕزگار بووی ڕادگەهێنن و دبێژن دەما ئەو گەمیژە تورکیە دەرکەتی نزیکی 200 سوار لەسەر بوون بکێمی 80 کەس هاتنە ڕزگارکردن لە بەرئاڤên کالابر یا لەسەر دەریایە ئیۆن لێ ئیتالیا. هاتیە ڕاگەهاندن و سوارین گەمیێژی ئیران، پاکستان و ئەفغانستانینە. ژمارەیەک ناوداری پارتی کۆماری ئەمریکا دەستیان بە کەمپینی خۆکاندیدکردن کردووە بۆ هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی لە 2024 چەندێکیان وەکو سەرۆکی پێشوو دۆناڵد ترامپ و باڵیۆزی پێشووی ئەمریکا لە نەتەوە یەکگرتووەکان نیکی هێلی کەمپینەکانیان بەهێرشکردن لەسەر ناوەندە دەسەڵاتدارەکانی ئەمریکا وەکو وەزارەتی دەرەوە و وەزارەتی بەرگری پەنتاگۆن دەستیان پێکردووە بۆ تێگەیشتنی کەمپینی بەم شێوەیە. میوانداری دکتۆر صلاحدین ئەحمەد پرۆفسۆر لە یۆنیۆن کۆڵج لە شاری نیویۆرک دەکەین. دکتۆر ئەم کاتت باش بەیانیت باش یعنی کەمپینێکی ئەوها بە تایبەتیش کە دوێنێ و پێرێ بیستمان کا سەرۆکی پێشوو دۆناڵد ترامپ بە ئاشکرایی پەلاماری پەنتاگۆن وەزارەتی دەرەوەدا و بە شێوەیەک دەڵێ کە ینی دەسەڵاتدا یان ڕێبەرایەتی ئێستا وا خەریکە شەڕی سێمی جیهانی دەست پێ دەکاتن. یعنی ئەم شێوە کەمپینە چۆن تێگەشتنی جەنابەت بۆ ئەم شێوە کەمپینە چییە؟ بەڵێ دیارە کەمپینێکی زۆر استراتیژی ڕاستی ئیداری بایدن ئەو ئیشەشی بۆ با بڵێن ترامپ و لانگرانی ترامپ ئاسانتر کردووە بەوەیە کە پشتگیریەکی تا ڕادێک بێمەرجی حکوومەتی کیڤ دەکات بە هەموو شتێکەوە بە یارمەتی ماڵی و چەک و تەقەمەنی ئەوانەوە لە کاتێکە ئەو مەسەلەیە وەکو زۆر مەسەلەی تری سیاسەتی دەرەوەیی یەکێک لە خاڵە هەرە سەرەکیەکان نییە بۆ دەنگدەری ئەمریکی. ئەو شەڕێک کە ئێستا بەڕێوە چێ لە ئوکراین یان مەسرفێکی ئەجگار زۆری هەیە هەر کاندیدێک پەنجە بخاتە سەر ئەو مەسەلەیە وە ژمارەکان زیاتر باز بکاتەوە کە تا ئێستا ئەو کۆمەکە لە ماوە ئەو یەک ساڵە بۆ نمونە گەیشتووەتە چەند کە گەیشتوتە بە هەموو شتێکەوە گەیشتوتە نزیکەی 77 بلیۆن دۆلار ملیاریان ملیۆن ئەگەر ئەوان لەسەری بخوێنن هەر با بڵێن هەر کاندیدێک حتمەن لە زەرەری بایدن و هەڵبژار بەڵام نەک هەر زەرەری بایدن و دیموکراتەکان دەبێت حتا کۆماریەکان ئەوانەی کە پشتیوانی لە شەڕەکەن دیارە ئەم بابەتە لە قازانجیان نییە. بەڵام دکتۆر سەلاحەدین دەمێ یعنی ئەوە تێبگەم ئێستا سەرۆکی پێشوو وەکو چۆن وەزارەتی دەرەوە پەنتاگۆنشی کردووە بە ئامانجی خۆی و پەلاماریاندا و دەڵێ کاریگەر نەبوونە یانش ئەرکی خۆیان جێبەجێ ناکەن بە هەر شێوەیەک. یعنی کەمپێنی هەڵبژاردنش بۆ ئەوەیە کە خەڵک قەنەعەت بە خەڵک بکەی بۆ ئەوەی دەنگت پێ بدەن. تۆ بڵێ ئەم ستراتیژیە یعنی یارمەتی دەردەبێ بۆ ئەوەی زیاتر خەڵک دەنگ بە ترامپ بدەن بۆ نمونە؟ بەڵێ من پێم وایە لەبەرەوەی ئەو لێکدانە و دنیابینیەی هەم بایدن هەم ئەوانەی دیارە ئەوەی کە فەرموو دروستە دەربارەی کۆماریەکانی تر ئەوانیش وەکو بایدن جۆرە دنیابینیەکیانەیە کە هی سەدەی بیستە
بەشێکی هی سەردەمی شەڕی ساردە کە لەناو ئەو جۆرە سیاست کارەیە و لەناو وا بڵێن دامەزراوە سیاسیەکانی واشنگتن دیسیە پشتگیری و کۆمەک کرێت بەڵام بەگشتی لەناو خەڵکە وە بە تایبەتی کۆماریەکان کەمتر یانێ ڕۆڵی دەستێوەردانی حکوومەتی ئەمریکی لە وڵاتان کەمتر بێتەوە و زیاتر تەرکیزی لانی کەم یەکێکە لەو شتانی کە لە ڕاپرسیەکانە زۆر بەڕوونی دەرەکەوێت کە زیاتر تەرکیزی سیاسەتی ئەمریکی لەسەر ژیانی خەڵکی بێ لە ناو ئابووری خودی ئەمریکا بێ ئەمە لە لایەکی تریش ئەومان بینێت هەر شەڕێک هەر جەنگێک کە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا بوو بێ بە بەشێک لەی لە 1940ەوە لە شەڕی جیهانی دووەمەوە شەڕێک بووە کە وەها قەناعەت بە خەڵک کراوە کە ئیتر بە دروست یا بە نادروست کە مەترسی لەسەر خودی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا ئەم جارە ئەم مەسەلەی وان نییە پشتگیری خەڵکی نییە لە ڕاستیە و ئەشێت بە پێچوانەوە بکەوێتەوە. دکتۆر سەلاحەدین ئێمە بینیمان بۆ نمونە لە چەند ڕۆژی ڕابردوودا هەم سەرۆک ترامپ هەم نیکی هێلی کە باڵیۆزی پێشووی ئەمریکا بوو لە نەتەوەردەکان هەمیش فەرماندەی ویلایەتی فلۆریدا ئەوانەی کە ناوداری کۆماریەکانن کە هاتوونە پێش بۆ ئەوەی کە دەست بکەن بە کامپێن و شتیوا بەڵام دەبینین کە هەمویان یان زیاتر دکتۆر سەرۆک ترامپ و هێلی باسی ئەوە دەکەن کە ئەگەر ببن بە سەرۆکیان ئەگەر بکەونە دەسەڵات یارمەتی لە هەموو وڵاتان دەبڕن لەوانە عێراقش و بەتایبەتیش ئەوەی کە شەڕ ئێستا وەکو باس کرد لە ئوکرانیا شەڕی هەرە گەورە و شەڕی جیهانی ئێستا لەوێ دەبتن یعنی تۆ بڵێ ئەمەش یارمەتی دەری ئەوە بێ کە ئەوانە خەڵکی ئەمریکی ئەوانەی کە لە دژی شەڕن ئەوانەی کە لە دژی سیاستەکانی پێشووی ئەمریکاندا کە دەستی وەردانیان لە وڵاتەکانیان کردووە یارمەتی دەربێ ئەوانەیش لە دەوری ئەوانە کۆبوونەوە بەڵێ بێگومان ینی وەکو مەسەلە یانی بە دەری با بڵێن لە خاڵەکانی تری پلاتفۆرمی هەر یەک لەو کاندیدانە بەڵام وەکو پرسێک بە تایبەتی پرسێک بەجیا عادەتەن و ئێستا بە تایبەتی قەناعەتهێنان بە خەڵک دەربارەی ئاشتی ئاسانترە وەک لە قەناعەتهێنان بە خەڵک دەربارەی شەڕ لە کاتێکە ئەو خودی ئەو وڵاتە لە ژێر مەترسیان نەبێت ئەم مەسەلەیە هەر کەسێک جا دیموکرات بێ یان کۆماری بێت بەکاری بێنێ بیکات بە مەسەلەیەکی سەرەکی مەرکەزی لە باوڵێن هەڵمەتی ڕاگەیاندن و پرۆپاگەندەیە حتما قازانجی زۆری لێکەوێتەوە هەر چەندە سیاسەتی دەرەوەی وەکو باکورتی دکتۆر سەلاحەدین باکورتی بۆ دیموکراتەکان و سەرۆک بایدن تا ئێستا نەیانتوانی بە فەرمی ڕابگەن کە یەکێک هەیەە یان بایدن بیانێکی دیکە بۆ ئەوەی بکەوتە کەمپێنی هەڵبژاردنەکان یان مەبەستەوەی بۆچی دیموکراتەکان بەڵێ بەڵێ ڕاستی ئەو مەسەلەیەک باسی کرد پاریش کە ئەمێنێتەوە بۆ پێم وایە وتی دەوری مانگی دوو-سێ ئەگەر بیرما بێ بەڵام بەو زوانە حتمما دەربارەیەوە بیستین و مەرجیش نییە ڕاستی بایدن جارێکی تر خۆی کاندید بکاتەوە چکە ئەو مەسەلەیە دیوێکی ئەکەوێتە سەر بایدن وەکو شخص بەڵام دیوێکیشی ڕەنگە ینی ڕاپرسی و مشاوەرەی با بڵێن ستێرەکانی خودی ئەو یا سەرکردایەتی خودی ئەو حیزبە زیاتر هەرچەندە نیشان دەرچووە کە خۆی کاندیدەکات دکتۆر سەلاحەدین ئەحمەد پرۆفێسۆر لە یونیۆن کۆلێج لە نیویۆرک زۆر سوپاس زۆر سوپاس بژیت برنامه هفترنگ برنامه کنری یا بشی کردی لدنگی امریکایی از لقمان احمد هر دو هفتی جارکی و دبم گرکی ناو اختی چاندو نرا رنگین بمرانه
لەگەڵ ئالۆزیین کوڕادارین ئیرانی ڕاستی وانە دەبن داکەتنە بەهای پەرێ ئیرانیژی دیکە بەسەر نزمبوونا بەهای تومەنی بە ڕێژەیەک بلند بوو ji demê destpêkirina xwepîşandanên li dijî desaladdarên Olîpittir hûlkarî li cem Balên Salihin. Balên fermû. سپاس دەخیل ئەلبەتە ئەمە یەکەمین جارە بەهای دراوی ئێرانی بەم شێوەی ئێستا لە بەرامبەر دۆلاردا دابەزێ ینی ئەلبەت بمانێ و نەمانێ کۆمەڵە فاکتەر هەیە یەکێک لەوانە دەشێت ئەو هەوڵە بێ کە دەدرێت بۆ سنووردارکردنی ناردنی دۆلار لە عێراقەوە بۆ ئێران. جا بەپێی ئەو راپۆرتی کە ئامادە بکردووە خەڵکی ئێران لێرەدا گرنگە قسەی خۆیانیان هەبێ هەڵبەتە لەو راپۆرتەدا خەڵک باسی ئەگەر و نەگەرەکانی خۆیان دەکەن. حەزەکەم ببینم ئەو راپۆرتە بەیەکەوە سەیریەکەین. داڕمانی نرخی تومەنی ئێرانی لە بەرامبەر دۆلاری ئەمریکاییدا گورزێکی تری کەمەچکێنی لە ئابووری کۆماری ئیسلامی ئێرانداوە و بە ئەندازەیەکی شەکارداران هیچ بەرچاوڕوونیەکیان لەبەردەمدا نییە بۆ ئایندەیەکی دوور و نزیکیش. ساڵی پار هێشتا ئابووری باش بوو لە دوکانەکەمدا کارداریەکم هەبوو یەکێکی نوێشم کردەوە بەڵام ئێستا ڕەوشی ئابووری بە هیچ شێوەیەک باش نییە و کەسیش نازانێت چی ڕوودەدات. زۆرێک لە وڵاتیانی ئێرانی دەخوازن و هیوادارن توانن پارەکانیان بگۆڕنەوە بە دۆلار لەو شوێنانەی ئاڵوگۆڕی دراوی تیادا دەکرێ. ئەم هەوڵەش لە کاتێکدایە زۆر بەشیان ترس و نیگەرانی دایگرتوون لەسەر ئەو پاشەکەوتەی کردویانە کە لەوانەیە پاشەکەوتەکەیان نەتوانێ لە مایە پوچبوون ڕزگاریان بکات. سنوورێک بۆ پشە دریژەمان هەیە دەتوانین تا سنوورێکی دیاریکراو بەرگای سەختیەکان بگرین و ئیتر کە ئەو سنوورە تێپەڕێ خەڵک هەڵوێستای دەکەن و دەپرسن ئەی باشە چی بکەین لەوانەیە نرخی دلار بگاتە 1 میلیۆن ریال ئیتر چۆن بژێ ئەم گرانیە تا چەندی تر و تاکەی بەردەوام دەبێت. هاوڵاتیانی ئێرانی دەڵێن لەم ڕەوشە ئابووریەی وڵاتەکەیاندا ئەگەر خاوەنی بە ملیۆنان ریاڵی ئێرانیش بن هیچ سوودێکی نییە چونکە دراوەکەیان توانایی کڕینی کاڵا و پێداویستی ڕۆژانەکانیشی نەماوە. بەم نرخی ئێستا 1 دلار کە 6,000 ریالە هەرچی شتێک هاوردە بکەیت ئەوە دەبێت بە نرخی زۆر گران بیفرۆشیتەوە ئەوەی کە ئێستا لە بازار دەفرۆشێتەوە کاڵای ئەو کاتە بوو کە 1 دلار بە 7,350,000 ریال بوو جا کاڵا نامێنێت ئەوە دەبێت هاوردەی نوێ بکەیت پارەی زیاترش بدەیت ئەو جا لە بری قازان زیانێکی زۆریش دەکەیت. لە مانگی یەکی ڕابردوودا ڕێژەی گرانی گەیشتە لە 53 لە دەدا 4 لە کاتێکدا 2 ساڵ لەمەوبەر ئەو ڕێژەیە لە 41 و لە دەدا 4 بووە بە پێی نێوەندی ئامارەکان لە ئێران. ئەم ڕەوشە خراپە ئابووری ئێران هەندێک بۆ تووڕێی و ناڕزایی هاوڵاتیانی ئێرانی. ڕژێمی ئێران کەوتۆتە ژێرباری ژمارەیە سزای قورسەوە بەوەی بەرنامە ناوچی و لەشکریەکانیەوە کە بە هەڕەشە و مەترسیدا دەنرێن بۆ سەر ئاشتی و ئاسایش و سەقامگیری لە جیهاندا هەروەهاش بەوەی سەرکوتکردنی دڕندانە و ناڕەوای کۆماری ئیسلامی ئێران دژ بە هاوڵاتیانی ئێرانی کە داوای ماف و ئازادیەکانیان دەکەن. بەڵێن دوێنێ و پێش بیلیمان کە هەواڵ هەبوو کە وێنەش دەرچوو کە ئێران موشکی مەودا هاوێژی درێژی بڵێن هەبووە هەڕەشە دەکات لە بەرژەوەندەکانی ئەمریکا بەڵام ئایا بەرژەوەندی ئۆروپیەکان باز دەکرێت لەوەدا؟ لەگەڵەوەدا دەخیل کە دەسەڵاتدارانی لەشکری و بەتابەتی پاسدارانی کۆماری ئیسلامی ئێران ینی جەختیان لەوە دەکردەوە کە ئەوروپاییەکان لە شوێنەکانی خۆیاندا بمێنەوە وەک ئاماژەیەک بەوەی کە هیچ مەترسیەکیان لەسەر نییە و زیاتر جەختکردنەوەیان لە بەرژەوەندیەکانی ئەمریکا بۆ لە ڕۆژەڵاتی ناوەڕاستدا بەڵام نێرەدا خاڵێک گرنگە پێویستە بێنینەوە بەرباز هاوکاتی خۆپیشاندانەکان لە شۆڕشی ژینادا زۆر جار ئایەتوڵا عەلی خامنەیی وەلی فەقێ لە ئێراندا جەختی لەوە دەکردەوە کە ئەوروپاییەکانیش دوژمنن لە چ ڕوانگەیەکەوە لەو ڕوانگەیەوەی کە ژمارەیە سزای نوێیان سەپاندە سەر کۆماری ئیسلامی ئێران ئەمەش ئەڵبەت وەکو هۆکارێکدا دەنرێت بۆ ئەو گرانیەی لە بازاری ئێراندا دروستی کردووە و هەروەها بۆ داڕمانی نرخی دراوی ئێران هەر کەسێک لەگە بەرژەوەندیەکانیان نەبێ بە دوژمن و نەیار دایدەنێ. باسی باری ئابووریت کرد ئەوەی کە
یەکێک لەوانە نرخی هەبەت پارەیە هەندێک کەس دەڵێن کە خۆپیشاندنەکانی ئەم دوایی کە لە ئێرانە ڕووی دەبن پەیوەندی بە باری ئابووری خەڵکەوە هەیە. نکوڵی ناکرێت بەڵێ نکوڵی ناکرێت لەوەی کە بەشێک لە خۆپیشاندانەکان پەیوەندی بەو ڕەوشە ئابووریەوە هەیە پەیوەندی بەو داڕمانە دراویەوە هەیە کە زیانێکی زۆری لە بەتایبەتی لە چینی مامناوەندی داوە لە ئێراندا بەڵام خاڵە هەرە سەرێکیەکە کە لە زۆربەی هەرە زۆری خۆپیشاندانەکانە جەختی لێ دەکرایەوە بەتایبەتیش لە شۆڕشی ژینایە دروشمی مردن بۆ دیکتاتۆر مردن بۆ ئایەتوڵڵا عەلی خامەنەئی داواکردنی گۆڕانکاری ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران ئەمانە زیاتر باڵیان کێشاوە بەسەر خۆپیشاندانەکاندا نەک ئەوەی تەنها هۆکارەکە لەبەر باری ئابووری بێ ناڕزایی گەلانی ئێران و خەڵکی ئێران لە شقامەکاندا زیاتر جەختکردنەوەی بۆ داواکردنی ئازادی و مافەکان بگەڕینەوە بابەتی هەڕەشەی ئێران بەتایبەتی لە دژی ئەمریکا و لە دژی کار بەدەستە باڵا بەرزەکان لەوانە سەرۆکی پێش و دۆناڵد ترامپ وەکو بینیمان دوێنێ هەواڵەکاندا ئەمریکیەکان وەڵامێکیان هەبوو تا ئێستایان نەمان بینیوتە من خۆم ئەوەی من ژاگادار بمە تا ئێستا هیچ بەرسفێکیان نەبووە و ئەو جۆرە هەڕەشانە بەتایبەتی لە کۆماری ئیسلامی ئێرانەوە نەگەر بۆ ئەمریکا تەنانەت بۆ وڵاتانی ناوچەکە یا بۆ شوێنەکانی تریش ئێجگار زۆرە یەکێ لە لێدوانەکانی ئێرانیەکانەوە بوو دەڵێ ئەگەر بیان ویستایە کاتی خۆی کە قاسم سلێمانی کوژرا لە بەغدا ئەگەر بیان ویستایە دەیانتوانی بە هەزاران سەربازی ئەمریکایی لە بنکەی لەشکری عین الئەسەد بکوژن بەڵام زیاتر ئەو جۆرە هەڕەشانە دەچێتە خانەی ئەوەی کە چاواشەکردنی خەڵک بێت لە ناوخۆیە و نیشاندانی جۆرێک بێت لە هێز کە ئێران دەوێت پیشانی بدا بڵێ بەڵێ من بەهێزم. سوپاس بڵێن. سوپاس بۆ تۆ دەخیل. وەزارەتە دەرڤە یاچینی گوت و چین هەرتم پەیوەندی بە هەموو ئالیە ناکۆکیên شەڕی رووسیا و ئوکرانیا ڕە هەیە دنافواندا کیف پایتەختی ئوکراینی لە ئیرۆ دوشەمبێ پەیفداری وەزارەتە دەرڤە یاچینی گوت هەلوەستا چینێ دە دەرباری کریزا ئوکرانیادا پڕ زەلال و هەفگرتی و هەفسەنگە وی گوت ژی بەرژەوەندیە مە یا بنگەهین ئەوە کو ئەم دانوستاندنین ئاشتی و چارەسەریە ئاشتی ژی کریزێ ڕا پێش بێخن لە ڕۆژە ئەین سەرۆکی ئوکراینە ڤلادیمیر زەلەنسکی گوت کو ئەو پلان دکە کو بە سەرۆکی چینی شی ژینپینگ ڕا بجڤە لێ نەگوت کەنگی و لە کو دەرێ وێ هەف بدیتن پێکوەرە. وزیر دەرڤەی ئۆکراینە دمیتری کولێبا دۆ یەکشەمێ لە کیڤ پێشوازی لە هەفتای خۆی عەرەبستانە سعودی کرد. وەزیری دەرڤەی عەرەبستانە سعودی فەیسەڵ بن فەرحان ئال سعود دە کۆنفرانسێک ڕۆژنامەوانیدا لە پایتەختی کیڤ بە بەشداریە کولێبا بوو. وەزیری دەرڤەی ئۆکراینە گوت کو پەیوەندیên هەردوو وڵاتان دوعالی و هەمەجۆرن لێ دە هەمان دەمی دەژی پەیوەندیên هەرێمینە کو لێبا وەزیرێ دەرڤای ئوکرانی دەبێژە کو وڵاتیوی و عەرەبستانە سعودی دێ بە حەڤڕا لە ڕێکن بەهێزکردنا هەلوێستên هەفبەش لەسەر ئاستی جیهانê لە سەرێواندا لە ئەفریقا ژی بگەڕن. دەربازبوونا ساڵێکیە دەستپێکردنا شەڕی لە ئوکرانیا دەلیڤین پێترین ئالیکاریên لەشکریên نو ji بۆ بەهێزên بەڕەوانیە ئوکرانیادا دانە هەلبەت و لە هەماندەمی ژی هۆشداری ji چینێ ڕا ku ئەنجامên ئالیکاریên wê yên çekan ji Rûsyava wê xerab bin. Dema ku şerê li Ukraynayê dikeve sala xwe ya duyemîn, Ukrayna dibêje ku ew êrişên dijwar yên Rûsî li eniya rojhilat paş vedixe. Dema ku alîkariyên leşkerî yên nû digihin wan. Roja înê yekem beşa tankên girîng yên Leopard 2 ji Polonyayê gihiştin Ukraynayê. Rêberên me yên leşkerî yên payebilind bi rastî bawer dikin ku tiştên ku herî zêde pêwîstiya wan niha heye şanên zirxî, şanên topan û şanên berevaniya esmanî ne. Ev in ew tiştên ku em bawer dikin ku ew dêt hefte û mehên pêşiya me de li vê derê bi rastî pêwîst bin ji ber ku Rûsya ji bo operasyonên êrişkar yên nû xwe amade dike.
Rêveberiya Biden dibêje ku ew yek ji ambargoyên xwe yê herîn girîng heta rêja îro li dijî Rusyayê derdixin. Pakîta nû zêdetirî 200 kes û kampaniyên din hem li Rusyayê û hem jî li welatên din dike armanc. Yên ku bi piştevaniya şerê Rusyayê têne tawanbarkirin wekî Çînê. û min got eger hûn piştevaniya vê hûvîtiyê bikin dibe ku hûn bi heman encaman re rûbirû bimînin. Biden û rêberên grupa heft online roja ênê tigel Zelenskî civiyan û sozdan ku ev dê piştgiriya darayî û leşkerî bi qasî ku pêwîst bike xurt bikin. Li Kiyevê Zelenskî xelatên devletê yên pehelkefta salvegera destpêkirina şerê da pêşkêşî berpirsên olî yên leşkerî kirin. Netewên Yekîtî dibêje 16 milyon Ukraynî ji malên xwe hatine derxistin. 8 milyon ji wan penaberin li Ewropayê. Di vê navberê de Ukrayna neçare ku bajarê Baxmutê yê rojhilatê ragire. Fermandarê hêzê vê yên bejayî diçe vê derê da ku bi xwe alîkariya rêvebirina berewaniyê bike. Dema ku Rusya hevil dide ku vî bajarê dorpêş bike. Raporta Patrick Rivel, Cet û Zel deng Amerîka. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. بري ارتجين سري في مهل تركيا سروكي تركيا رجب طيب اردوغان رجديد كركو هالبجاتنين قشتي او وي بيش بخاتفي دجاتيا لايرين اوبوزيسيوني اري بشتي ارتجي وزيدابونا كريزين ابوري لسوريا لتركيا ببورين اردوغان دي هر كاري بكجبو بيش خصنا دمي هالبجاتنان روجن مفان كمال اجي راستوخان نهال تركيا بمره قال كي سباس كي كمال يعني نها چه بحث هيا علي اردوغان وي هالبجاتنا بيش بيخيان نا دائم باش لگوری ماکازگونه دما هالبجاتنا هجده هزران هی وکیته جگوت سرکومار اردوغان دمی که بری گوتو بو ام هالبجاتنا چکی پیش و بخنن و 14 بولانه ده هالبجاتن بین کریم له دورها هشته شش سباته اردیجی که مزن به ترکیه پیکات pişti ve erdeci jehine keslibejin hükümet bi sedama erdeci hılbjartınan de paş ve bıxine lez usa nafikirim jiber ku yani du sedemen ve yekene yek şiva makazegon re nade ku bi sedama erdeci hılbjartın ben paş ve xıstin aduyem ji revşa aboriye jixwa revşa aboriya Türkiye'de krize daye naha everdişi ve krizi grantır kır. Sedi de ihracata Türkiye divan de bajaran ku erdeş pekatı da çedi bu. 500,000 kes bekarman hani karge hılveşiyan نها جنوب آواکرنا وان باجارا گلی که زحمت پیوستی هری کم 5 میلیارد دلار بله بله که کمال هیچ تعکس نابه جکاوی هالبجات اللي دم يخو ولن كرين يانجي وبين بيش خصنا يانجي رنگا جبر او كاراسات على تركيا رنگا هر نبن بودا مغنيزيك بله yani بله اردوغان Diyarbakır bu ko de 14 Golani da hılbjartın de ben kirin yani derdi oraya meyki peş ve bıxının na eğer ku amedekari jibo hılbjartın amedekari tekniki pek ben bıgehin 14 Golani heri dereng de mahvada anko hecde Haziran da hılbjartın de ben kirin بله باشه اگر الچارده گولانی بن یعنی جیل وقتی خواب بین کرن و چاوا هالبجاتن لوان دفرا بکرن کو تابت جوان باجران کو بر ارث حجی کتنا و گلک جیویران بونه و خلکی تشتیوان جینا معنا حتی رنگا بهر ابتریا خلکی ناسنا منوان بوارا نمانا بله بله yani bu milyonan kes koçber bu jiber erdeje çun bajarendin evet kuçune bajarendin
dikarin dengên xwe li wan bajaran bikarbînin. Evên ku ev bajarên ku erdêş pêk hatibû manê jî dikarin li war dengê xwe bidin. Niha bi ciyên konteyner bên kirin. Yani di Tirkiye'de dibistan da daha pêk kirin lê dibistan hemû hilweşiyanê ji ber wê hikûmet dikare yani ciyên nû çê bike ciyên konteyner ev kesên ku li war manê ev dikarin li wan ciyên konteynerê da dengê xwe bidin. Evên ki çûne bajarê din jî li wir dikarin dengê xwe bidin. Desteya bilind hilbijartinan dibêje ez dikarim hemû van amadekariyan xwe temam bikim û hilbijartinê dema hilbijartinê da ew amadekariyê min pêk be. Opozisyon çi dibêje? Helwestê wê çi ye? Belê yani opozisyon dixwaze hilbijartin di dema xwe da an ku 18 Haziranê bêkirin eger ku hikûmet bixwaze di çardeyê Golanê da hilbijartinê pêk bîne opozisyon li dijî vê yekê dernakeve lê opozisyon naxwaze ku di dema xwe de paş ve biçe hilbijartin. Yani herî kêm di 18 Haziranê de opozisyon dixwaze ku hilbijartin bên kirin paşxistina hilbijartina ne yasayî dibêje hilbijartin opozisyon paşxistina hilbijartina tê maneya darbeyekê siyasî. Ji ber wê opozisyon dixwaze ku herî dereng 18 Haziranê da hilbijartin bên kirin zêde paş ve neçe. Belê Kurd çi dibêjin? Helwestê Kurdan çi ye? Taybet jî lanên ku partiyên mezinên ser bi Kurdan yani Piraniya Kurdan weke HDP helwestê wan çi ye? Yani HDP jî di nava opozisyonê da ye. HDP jî di heman fikrê da ye. Yani hilbijartin di dema xwe da 18 Haziranê de bên kirin. Eger ku hikûmet piçekî pêş ve bixine û çardeyê Golanê da pêk bîne HDP li dijî vê yekê jî dernakeve. Lê HDP jî wekî partiyên din naxwaze ku hilbijartin paş ve bêxistin. Yani ji ber ku magazekona Tirkiye jî rê nade ku yani hilbijartin sedema erdêjê bê paşxistin ev ne tiştekî yasayî ji ber wê HDP jî partiyên din opozisyonê jî li dijî vê yekê derdikeve. Tu bawerdikî rêjeya beşdarîbûna xelkê ji bo dengdanê zêde be yan kêm be bêguman wê kêm be ji ber rejima ne wilo ye? Ya ez bawer nakim ku kêm be yani her hilbijartinan da derdorê sedî heştê û pênc beşdarbûn pêk tê di vê hilbijartinê da derdorê sedî heştê ez bawer dikim ku beşdarbûn çêbe. Rojnamevan Kemal Afçî rastexwe ji Tirkiye bi me re bû em gelekî spasiya te dikin. Ez spas dikim. Zêdetirî sed serkirdeyên partiyên siyasî Kurdistana Îranê çalakvan û bi dehan kesayetiyên Kurd di civîneka berfireh de li bajarê bûn li Almanya gihana hev û nêrînên xwe anî ziman bi mebesta rêkeftinê li ser bername û platformeka berfireha hevbeşa Kurdên Îranê. Yek ji beşdarbûwan Abdullah Hicab lêkoler û çavdêrî siyasî bû ku niha ew rastexwe ji Nerwîcê bi مرة كي عبد الله دم باش سپاس بو دميوا اف جيفين ببريارا كي بو و چه کارنامه یان پلتفرم جراها بون دم و باش سلاورز بو بینرن هشا بله وقت باس کر جیوینک بو کو تیدا زیده 100 کس چالاکان سیاسی و سرکردین هم پارتین سیاسی به تایبت پارتین کو دناوند هفکاریا حزب کردستانی یعنی پارتی دموکراتیک کردستان ایران یا حزب دموکراتیک کردستان ایران و کومله بون بشدار بون اینیشیاتیو یا ریخستنه که بیشن جواکا سیویلا کرد بنابه ریخستنه جهانی کرد بون که هند چالاکوان سیاسی کرد از پیشخریاوی کرنه لی با اوهی که گشتی حزب کومله پارتی کومله بو که کیمدار و پشتیبان سرکیه به حرکتی بود لی بخشدار شهر عالی بود. باشه انجام نقاشات نکردن انجام طیبه جدر نکرد بلی کن نقاشات نکردن هندی که زیادتر
روناهی کت سر یا بجن تیش کت سر پرسکرین کویرو هی او شورش جینا چیه بچاوی سرکت ارکار اقتصاد سیاسی چیه ارکار روشنبیر و اکادمیسیان کرد چیه بچاوی بانم بهوره هاوکاری بکن لی در روژه ویده نبود و انجام جدا جوی درکه و زیدتر در برین و راجهاندنا هلویستا پارتین سیاسی و نیرینا هند اکادمیسیان کرد بو لسر روشانها و کو چه پیوسته برکره هناك لأنا غازندا كربون يعني غازندا هابون كنا هاتنا غازي كرن راست بو و غازي كرن بو بشداری از باورم همو علی هاتم غازي كرن لی نگ به مافیا یکسان یعنی بشدار بون د پلتفرم آخافتن ده گرنگ بو دور در رینه هاته بودن که همو پارتین سیاسی بشدار بون با اوه که دیار برای برین پروگرام گوتن که هم پارتیا جیان آزاد کردستان پژاک هم رقصنا خبات یا پارتیا خبات پارتیا آزادی کردستان و کماله حزب کمونیست پارتیا کمونیست هاتمون گازی کرن هاتمون دعوت کرن لی وکو میوان مشخاف پارتین سیاسی نخوادی نیرینن یعنی وکو بشتار نپیویسته که برین وان پارتیا بک بشتار دین بیوکو مافیا خوافتنی هده مافیا خوافتنی وان نبون بله كاكي حجاب ازي بسيارة عندي بكمكاني بوچونا كجشتي لسر روشا ايراني نها جوي كونفرانسي جي خلكن بجار تشبو لبري وين عم تخاص از بفرسم بشتي مثلا شورشا جينا اميني لايراني مثلا جنان دركتيا قالك دركتيا بيش رولي وان في جيفيني دا تشبو و تشجوان را هاد غوتنوج شورشا جنان را نلقوا رافشي بو جن هبون جن تشالكوان هبون احطن باش كرن و نوا رقصن سیاسی کرد در به رقصن سیاسی کرد جنین چالاک هنه جنین بتوانه هنه جنین کشیانه ون هنه نلگو رابچه بود نلگو به هویه بکن ها جواک شورشا جنیل روشلاتا کردستان داخوازده که او یک لکیماسیان حرکت کردی بگشتیه و به طیبت آلین بشتر نوانده هاوکاری بخوشی باستکن که دوی آلی ده کیماسیون هنه یعنی آلی بشتار بونا جنا و دیار بونا جران شبکو جنه وانی چالاک هنه جنین چالاک دوان ریختناده هنه جنین روشنبیر و تیگیشتی و لیزان هنه دوان ریختناده لی کلتور سیاسی نه او کلتور بیا که حتی نه ها وان جنا بده پیش او یک کیماسیه بو که هم هاتا روشبه در بیوی پارتین سیاسی دماتین و باسی مثلا سیاسی کش خود به همه دیالوگی بکنه برکو شورش کنه ها بیواجو یک سیاسیه بیواجو سیاسی اکثر سیاسی اکثر سیاسی بشک همون بشک نبود او یک کیماسیان کو ایدی کم ده پیش روزه ده هندک ریچاره شره بینه که عبدالله وان جد روز البوری ما بهیس جداهی گل که مزن ها بودن برای دو لعن سرکین پارتین سیاسیین روشلا دا اوجی لسر مثلا که اگر وکو ایرانی تیکوشونی بکند و روشانه ها دایانجی وکو کرد جدایانجی بهنک لعن تایبت رونن یاننا یعنی او کیش درکت ده جوینی دایاننا و که کشانه لی وکو برس هنش با دو پارتیان سیاسی نه یعنی نوانده هاوکاری جو دو پارتیان فکر حزب دموکرات و کماله بله هلبت برار دو آدمو بله اگر پرسکری که یعنی اگر حمود نیرین و وکی باش خود بنا یک پارتی او دو پارتی نه دو بنگه سیاسی جدا هنه دو بنگه فکری جدا هنه درخصنین جدا هنه لو ماجی گلک آساییه کو نیرین جدا هبن لی نها هند برسیم وکو پرنسیپ هاتنا روشه و نها حول که هاو بندیه که هاو پیمانیه چه بد نابر هیزن اپوزیسیونه و بشکل وان هیزن اپوزیسیونه او بش اپوزیسیونه نیرین اول سر دموکراسی تشتک جدایه فرس اوانیا سرکیه با که رژیم انها اره او پشتکی گشته گلک باشه شی لی چتی جیوی نها او حول دادن که بسا نشان بدن که بوان نگیرنگه که چتی جیه رخص کمار اسلامی هم اوه کمار اسلامی هره دور در نیرین جدا هنه نیاز باورم دیالوگ شده بونه هنده که او نبا پرسکری که جدی پیش روژی دریخه پیش روژی اشکره بکه کانی او پرسکری که بین چهار سر کرده آن یک کورت در ببر که عبدالعزام تنیزیکی لعن سیاسی و پارتین سیاسیین روش حالاتیم آگهداری وینه لیم دخواست بزام تیگهشتنا تا آگشتی جبو تیگهشتنا آگشتی آوان پارتیا جبو روشان نها لإيراني وبتايبت جي شوي خباطة واستراتيجية كردان جوابو بنيرين من عندك نيرين يا بيجن للنيزك بونك عندك خوشبينانه هي خوشبينانه كو هنك كمان جراليزم سياسي هنك دور تكاز نابجم وكورك ناس بينا بيجم
لازم اكو راستيك واز دبينم اكو از دبينم از بكراستيك دبينم كو هناك خوش بخوش بيني تماشا دكن يعني رژیم سروبند ناچونه و شخو او کارای حد بمشه او بچاوی کار بکن یا کو پیوستی پی یا کو از دبیریم نه پیوستی پی دمک نزدیک ده پیوست کو دیالوگ یک دنابره همو پارتیان سیاسی بجداتی هم پارتیان کو دناوند هاوکاری دنه و هم جی پارتیان کو دناوند هاوکاری دنین به هور دیالوگ یک بکن او دیالوگ جاری نه دست فکری نه نگیشته آسته که کو هیویه بدمه به تایبت دیالوگ دنابره پژاک و ریخستنه ده پارتی آزادی ریخستن خبر و کمال حزب کمونیست گرینگن اون اکثرین تبجر سیاسی کردن رو شلابی کردستان دو به بمار دیالوگ جدیدتر هبه و دو پلتفرم که هاو بش هبه او دیالوگ دی ببن نابا پلان جبوی دیالوگی جبو جوینه کدی بوشیوی یان فراتر هيا یان دیالوگ باوی که جدا جدا دست بکریه بردوی ده دیالوگ هر نبه او قشا یا بیجند او بوزیا سهولا کدنا برا ریخستن سیاسی ده هبو پیشتر او نها نمایه هنکی نرم بیه نرمیه که هندک دیالوگ هلی او دیالوگ دکاره خورتر ببه هیویه که صحیح کده پیش روژه ده حول که صابه دام بونه هندک ریخستن سیاسی به هور دیالوگی که جدیتر بکن و دیتنک یا هف دیتنک یا جوینک که بدنا برا هم یادنش خونها پلانه که بونه هندک بالکل نوروزی که هاو باش یا نوروزن هاو باش کنه گرفتنه هندک مهم پیشام مهم کل چالاکی ده بناس باورن دبم همو حول بدن بونه هندک ریخستن سیاسی له نزیکتر بب عبدالله حجاب لکولرو چافدری سیاسی جنرو جی راستا خوب مره بوگل که سپاس بواجی باشانک باش بجید کمپانیای نوکیا نوترین موبایل زیرەکەکانی بە بودجەی کەم نمایش دەکاتن کە کڕیارانیان بکڕان دەتوانن خۆیان تێلەفونەکانی خۆیان چاکی بکنەوە کە هەریەکیان لە کەمتر لە 200 یورۆ پارەی یورۆیە هەروەها ڕایان گەیاندووە کە یەکەم هەنگاویش دەنێتن بۆ گواستنەوەی بەرهەمهێنانی بۆ ناو ئەوروپا. یەکەم جارە کۆمپانیای فێرلەندی HMD جیهانی بەرهەمهێنانی مۆبایلە زیرەکەکانی لە چینەوە بگوازێتەوە بۆ ئەوروپا ئەم هەواڵە هاوکاتە لەگەڵ خستنە ڕووی سێ جۆر مۆبایلی نۆکیا لە مۆدێلەکانی CC22 CC23 و G22 بۆ بازارەکانی ئەوروپا و بە نرخی کەمتر لە 200 یۆرۆ. ئەمە هەوڵێک بۆ دوورکەوتنەوە لە چین نییە هاوبەشی زۆرمان لە چین هەن و ئەوان هێشتا دەبنە بەشێک لە بەرهەمهێنانمان پارچەکان لە چین بەرهەم دێن و لە ئەوروپا کۆ دەکرێنەوە. سەردەمی پەتاکە کاتێکی سەخت بووە بۆ پیشەسازی مۆبایل بەپێی ئامارەکان کۆمپانیای شیکاری کاونتەر پۆینت ڕوونی کردوتەوە باری مۆبایلە زیرەکەکان لە جیهاندا بە ڕێژەی لە 12 دابەزیوە. نۆکیا هیواخوازە ئەوەی دوای خستووە مۆبایل بکرێت ئەم ساڵ نۆکیا بکرێت نرخەکەشی گونجاوە بۆ هەموو چین و توێژەکان. ئەم مۆبیلانە نرخیان هەرزانترە لە چاو مۆبایلی تر ئابووری ترن خەڵکیش زیاتر دەگەڕێن بۆ شتە بنچینەیەکان بە نمونە پاتریەکەی گەورەیە و وەک نۆکیا بانگەشی بۆ کردووە بەشی 3 ڕۆژان دەکات. بازاڕەکانی مۆبایل پڕن لە کێبرچەی تەکنەلۆژیا وەک نۆکیا ڕایگەاندووە لەم مۆبایلە نوێیان پاتیەکەی بەشی 3 ڕۆژەکات هەروەها شاشەکەشی بە شێوەیەک دروستکراوە لە کاتی کەوتنە خوارەوە کەمتر زیانیان بەرەکەوێ. ڕەنگە خاڵی بەهێزتر ئەوە بێت مۆبایلەکە وا دروستکراوە خاوەنی مۆبایلەکە ببێتە وەستا و شاشە و پاتیەکەی ئاسان بگۆڕێت. ئەوە گرنگە چونکە خەڵک دەیانەوێت مۆبایلەکانیان لە جاران زیاتر بهێڵنەوە بۆ ئەوەی بتوانن ئەوە بکەن هەندێک جار پێویستە بتوانن خۆیان گۆڕانکاری لە هەندێک پارچەیدا بکەن کە ئەوەش بە ئاسانی دەتوانن بیکەن. ڕەنگە کێبرچێ و ئالەنگیری کۆمپانیاکانی دروستکردنی مۆبایل لە ئایندەدا سەرڕای تەکنۆلۆژیای پێشکەوتوو تونند و تۆڵی مۆبایلەکانیش ڕێگایەکی تری کێبرچەکە بێت. یحیا بەرزەنجی دەنگی ئەمریکا واشنگتن.
لياريجها اسطنبول ده يكشمي ودمي ياريا دنيف برا باشكتاش وانادوليا سبوري دا تماشاوانا بهزاران تيدي وبيليستوكن دنيا داغرتين زاروكان آفيت الناف ياريجه جبوان زاروكن قربانيين ارتهجان لتركيا ولسوريا بوين هربت انفان ديمانان ديبيرين ديمانك جوانا ياريجها اسطنبولي كو خالك وان يارين زاروكان دكن دياري جبو قربانيين ارتجي بيشاندي امتين داويا برنامج انو يا كورت كونكشن تاع الصباحي هات شادو بختور بنو خدا حافظ